سڵاتان لەبێ و کاتتان باش بنەران لاڵقی شتری بەرنامەی ئەڤڕۆ جارێکتر پێتان دەگەینەوە. لە مەڵقی بەرنامەی ئەڤڕۆ گفتوگۆ لەبارەی ڕۆڵی بزوتنەوە چەپ و کۆمونیستەکان دەکەین لە هەڵومەرجی ئێستادا. هەڵومەرجێک کە لە ئاستی جیهانی سیاسەتی سەرمایه‌داری نیولبرالیزم بە دوای خۆیدا قەیرانی قوڵی دارایی و ئابووری و لێکەوتەکانی لەسەر دروستبوونی شەڕ و هەروەها دروستبوونی فاشتی دینی و پەرەسەندنی بە دوای خۆش تریشدا پەرەسەندنی بزوتنەوە ڕاسیزمەکانی بەرەمهێناوە. لە ئاستی ناوەخۆش وەگەوەی دەبینین کە لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی و بە تایبەت لە ئێستای هەرێمی کوردستانە ڕوبەڕووی قەیرانێکی سەختی سیاسی و دارایی و ئابووری و شەڕ دەبینەوە. ناوچەکە غەرقی شەڕ و کێشە و سیستەمی حکومڕانی لە بەردەم پرسیاری گەورەدایە. بە ئاستێکدا کە ئەم سیستەمە ئەوەی ئێستا باڵەدەستە نەتوانیوێتی گەشە سەندنی سیاسی و نەپەرەپێدانی ئابووری بێنێتەکایەوە بە جۆرێک کە ئەوەی دەبیندرێ ئیتلافی حکومڕان لە هەرێمی کوردستان حکومەتێکی مفلیسیان پێشکەش بە هاوڵاتیان کردووە. لە ئاستی ئەو هەوڵانی کە هەشیان بۆ چارەسەرکردن ئەوەی دەبینین تووشی بنبەست گەیشتن. پرسیارەوەیە تاکەی سەیری مەشەدەکە بکەین لەم بارودۆخە پڕقەیراناویەدا ڕۆڵی بزوتنەوە چەپ و کۆمەنیستەکان چییە؟ ئایا ئەوان پرۆژەی بەدیلیان هەیە؟ ئەم هەڵومەرجی ئێستا دروست بووە تا چەند زەرورەتی پرۆژەی بەدیلی چەپ و پرۆژەی سۆسیالیستی دەهێنێتە کایەوە. خوێنەوەیەک دەکەین بۆ هەڵومەرجی ئێستا پرۆژەی چەپ و هەروەها لە ئاستیشتر خوێندنەوەیەکی ڕەخنەگرانەش دەبێ بۆ ڕۆڵی چەپ لە بارودۆخێکی ئەوهادا. لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئەکرەم میهرداد نووسەر و ڕۆناکبیر کە دکتۆر لەم بوارە نووسین و بڵاوکراوە و بەرهەمی زۆریەیە و جاریشتر بەخێر بیت. دکتۆر جیانبارەوە دەست پێ بکەین. دەکرێت لەم بارودۆخەی ئێستای جیهانی و هەڵومەرجی ئێستا دروست بووە و بە تایبەتی لە دوای نەوەتەکان ئەگەر بە ینی دەواازەیەک بۆ چونە ناو وەکو دەواازەیەک ئەوەی ئێستا جیهان ڕوبەڕووی دەبێتەوە ئەم قەیرانانە چیمان پێ دەڵێ لەبارەی ڕۆڵی بزوتنەوە سۆسیالیستەکان لەبارەی ئەوەی دەوترا کە فکری چەپ ئیتر کۆتایی هاتووە ئێستا ئێمە شاید حاڵی چین. زۆر سپاسان دەکەم هیوادارم سەرکەوتوو بن. سەرەتای قسەم بە قسەیەکی ساموئێل هانتینگتن دەست پێ یەکەم. ساموئێل هانتینگتن وەکو خۆتان نەزانن یەکێکە لە نووسەرەکانی ناو باڵی ڕاستی سیاسەتی ئەمریکی، لە ناو باڵی چەپ نییە، لە ناو باڵی ڕاستە و مەحسوبە لەسەر ئەوان. ئەڵێ نەمانی چەپ یان بێهێزی چەپ یان بێ ئالتەرناتیڤی چەپ دنیای بەرەو فاشیزم بردووە. بۆیە ئەو باز لەواکە کە دیموکراسی بە چەپ ڕزگارەکرێ و بەرهەمەکانی دیموکراسی یان پێکەنەرەکانی دیموکراسی کە ماف و ئازادی و عەدالەت و بەشداریە ئەڵێ تەنها بە چەپ ڕزگارەکرێ و لەباری تاریخیشەوە لە ئەوروپاش و لە ئەمریکاش هەرچەپ بەرهەمی هێنەوە. ئەمە قسەیەکە کە باڵی ڕاستی سیاسەتی ئەمریکی دەیکا کە من پێم وایە قسەیەکی گرنگە بەڕاستی. ئەوەی کە ئێستا ئەیبینین لە سەرتاسەری دنیاە بە تایبەتی لە وڵاتانی غەربە و بە تایبەتی لە دوای ساڵی 2008 لە دوای قەیرانی ئابووری و لە دوای بەهێزبوونی باڵی لیبرالیزمی نوێ لە نەوەدەکانی سەدەی 20 بەدواوە ئێمە هەلومەرجێکە بینین کە ئەحزابی بۆرژوازی یان هێزە بۆرژوازیەکان و کۆمپانیا سەرمایەدارەکان و بانکە سەرمایەدارەکان لە هێرشان بۆ سەر باڵی چەپ و لە هێرشان بۆ ئەو دەستکەوتانەی کە خەڵک لە ساڵانی ڕابردووە بەدەستی ناوە دیارە بە خەبات و تێکۆشانی خۆیان و بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی چەپیش. ئەمە ئەو مەشهدەیە کە لە زۆربەی وڵاتانی ئەوروپی و ئەمریکی بینیمان و ئێستا بەشێکی زۆری وڵاتانی ئەوروپی و ئەمریکی دەرگیری قەیرانی ئابوورین
و زۆرێکیش لە لێکۆڵیارانی خۆیان هەم لە باڵی ڕاست و هەم لە باڵی چەپ لە ناو میدیا و ڕاگەیاندنەکانە خەتاکە ئەگەڕێنەوە بۆ کۆمپانیاکان یان بۆ بانکە سەرمایەداریەکان و خاڵێکی تریش کە زۆر گرنگە لە قەیرانی ئابووریە ئەوەی کە زیانی گەورە دەکات یان ژیانێکی ناخۆشتری بەنسیب دەکرێت ئەوەیە کە کرێکاران و هەژاران هەژارترە بن و چینی ناوەڕاستی نوێش بەڕێ دەکرێن یان پاڵ پەیوەندرێن بەرەو کرێکاران و بەرەو هەژاران بەڵام لە هەمان کاتە سەرمایەدارەکان و کۆمپانیاکان و بانکەکان سوودی خۆیان و قازانجی خۆیان و سەرمایە خۆیان ئەگەر کەمتریش بێ بەڵام تا ڕادەیەک پارێزراوترە بێ بۆی ئەو هەلومەرجە پێمانەڵێ کە ئەگەر یارمەتی بێم قسە بکەم هەردوو باڵی سیاست لە ئەوروپا و لە ئەمریکا مەبەستم ئەوروپا و ئەمریکای غەربیە یعنی ئەمریکای باکوور و ئەوروپای ڕۆژ ئاوایە هەردوو باڵی سیاست بە سۆسیال دیموکراتیش و بە لیبراڵەکانیش یان بەوانی کە خۆیان بەخۆیانڵێن دیموکراتەکان یان دیموکراتە مەسیحەکان یان نیو دیموکراتەکان لە هەر وڵاتی ناوێکیان هەیە هەردووکیان ئێستا نەک بەشێکن لە چارەسەر بۆ خۆیان بوونەتە بەشێک لە کێشە بۆیە قسە لەسەرەوەی ئایا ئەڵتەرناتیڤی تازە بەدیلی تازە لە وڵاتانە کێ دەبێ و چی دەکە زۆر باش لە بارودۆخی ئێستادا بە تایبەتی ئەگەر ئێمە سەیری گۆڕانکاریەکانی وڵاتانی عەرەبی و ناوچەکە بکەین یەک لەو ڕەخنانەی دەژیرێ کە ئەوەی ناوێن لێ نابوو بەهاری عەرەبی هاتنە پێشی گرتنە دەستی دەسەڵاتە لەلایەن ئیسلامی و ئیسلامی سیاسی ئیخوانەکان وەکو ڕەخنەیەک بەهۆی غیابی ڕۆڵی چەپ و بزوتنەوە کۆمونیستەکان دەخوێندرێتەوە کە ئێستا ئەو دەرئەنجامی هەیە کە ئەم وڵاتانە جاریشتر تووشی قەیران بوون سیستەمی سیاسی بە بەردەوام لە بەردەم پرسیاری گەورە و لە ئیشکالەتی گەورەدایە کۆچی کە لە دوای گۆڕانکاریەکانی بەهاری عەرەبی چەپ لە وڵاتانی عەرەبی ئیسلامی نەیتوانی ڕۆڵی یعنی بەرپرسیارەتی بگرێتە بەست و ڕۆڵی خۆی بجێڕێ بە بڕوای من دیمەنەکە پێشەوەی بەهاری عەرەبی بێت دوو دیمەنی پێشتر هەیە ینی بەهاری عەرەبی کە ئەبێتە ئەنجام دوو دیمەنی ترمان هەیە لە وڵاتانی عەرەبیە و لە عێراقیشە جارێت تەواوی بزوتنەوەی چەپی وڵاتانی عەرەبی بەشێکن لە ناسیۆنالیزمی عەرەبی کە ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگە یعنی چەپی عەرەبی بە مەفهومە نە بە مەفهومە کۆمونیزمە ڕووسیەکە و نە بە مەفهومە سۆسیال دیموکراسیە ئەوروپاییەکە چەپ نەبووە یعنی سەر بە هیچیان نەبووە چەپی عەرەبی چەپی عەرەبی باڵێکی تری ناسیۆنالیزمی عەرەبیە و کێشە مەرکەزیەکەیان ئیسرائیلە یان فەڵەستینە کەمتر ئەمان با بڵێن جیهانبینی چەپ ڕوونا فەرهەنگی سیاسی چەپ ئەرکە چینایەتەکان و ئەرکە ئینسانیەکانیش ئەوانیان جێبەجێ کردووە زیاتر خەریکی ئەو شتە بوون کە خۆیان پێڵێن خەباتی وەتەنی و مەسەلەی عەرەبی و وەحدەی عەرەبی و تۆ حتمما شارەزای لەو مەجالە هەموو چەپی عەرەبی لە فەلەکی ناسیۆنالیزمی عەرەبیە سوڕاوەتەوە بە شێوەیەکی تر هەمان خیتابی با بڵێن لە ناوەڕۆکە هەمان خیتابی ناسیۆنالیزمی عەرەبیان هەبووە بەڵام دەربڕینیان جیاواز بووە بۆیە ئەمە لە نەتیجەی ئەخیرە هەر چەپ نییە هەر بەشێکە لە ناسیۆنالیزمی عەرەبی مەسەلە بۆ نمونە حیزبەکەی مبارەک حیزبەکەی زەینە العابدین بن عەلی وەنا ئەحزابە شوعیەکانی ناو جیهانی عەرەبی هەموویان لە ناو ناسیۆنالیزمی عەرەبیان ئەوەی مبارەک و ئەوەی بن عەلی کە لە ناو سۆسیال ئەنتەرناسیۆنالیش بوون ئەو دیکتاتۆرە بوون ئەو زاڵمە بوون ئەو گەندەڵە بوون کە نەتیجە بینیمانن خۆ یەکێک ئەگەر ئیجازەبی یەکێک لە ڕخنە گەورەکان لە سۆسیال دیموکراتەکانە گیرێ ئەڵێ تۆ خێرە حیزبی شعبی پاکستانی خستوتە ناو سۆسیال دیموکراتەوە کە حیزبێکی بنەماڵەیە حیزبەکەی عەلی بۆ تۆ و بەنەزیر بۆ تۆوانە کە حیزبێکی بنەماڵیە خێرە حیزبەکەی مبارەکەت خستوتە ناو سۆسیال ئەنتەرناسیۆناڵ کە حیزبێکی دیکتاتۆرە خێرە حیزبەکەی دێنیس بایکاڵ شعبی جمهوری یان ئەمەی کەمال کلیجدار ئۆغڵۆ کە حیزبێکی فاشستە حیزبێکی شۆڤێنیستە بەشێکە لە سۆسیال دیموکرات بووە لە جیهانی شەرقی ئەوسەتا
یان لە جیهانی ئیسلامی و عەرەبیە تەواوی ئەحزابی چەپ یا بەشێکن لە ناسیۆنالیزمی عەرەبی یا بەشێکن لەو سوڵتە ئۆتۆریتە خوازە یا هەژمون خوازەی کە بەردەوام لە جیهانی عەرەبیە حکمی کردووە. دکتۆر لەم بارودۆخی ئێستا ببوورە لەم بارودۆخی ئێستادا دەتوانین بڵێن ئێمە چوارچێوەیەک دیاری بکەین لە دەرەوەی سنووری با بڵێن جوگرافی و نیشتیمانی و نەتەوەی بڵێن ئەمە چوارچێوەی پێناسە و ئەرچی گردردونی چەپە؟ بە بڕوای من هەر ینی بە درێژایی تاریخ ڕوانگەی چەپ ڕوانگەیەکی ئەنتەرناسیۆناڵیە خۆ هەمومان نەزانی کە ڕوانگەی دیموکراسیش لە ڕاستیەوەیە و ڕوانگەی سوسیال دیموکراتەکانی شەروایە یعنی ئێمە لە سەردەمی مۆدێرنەیە و لە سەردەمی جیهانگیریە ناکرێ ئیستغنا لەم هەلو مەرجە جیهانیە بکەیت. تۆ تەماشای تەواوی بیر و باوەڕی سۆسیالیستی بیر و باوەڕی چەپ بە هەموو باڵەکانیەوە بکە هەمیشە لایەنێکیان لایەنێکی ئەنتەرناسیۆناڵیە یان لایەنە هەرە گەورەکان بۆیە لە ڕاستیە ئەڵتەرناتیڤی چەپ لە هەموو دنیا تا ئێساش ئەڵتەرناتیڤی جیهانیە بەڵام بەو معنایە نییە کە تۆ هەلو مەرجی ناوخۆیی زروفی خۆت بە نەزەری ئاعتیبار نەگری. ئەو چوارچێوە هاوبەشانە بە دیاریکراوی کە لە ئێستاە با بڵێن بە سیرکردنی خەباتی چەپ لە وڵاتانی ڕۆژئاوا و ناوچەکە چ چوارچێوەیەکەیە بوونەتە چوارچێوێکی ئەنتەرناسیۆنالی؟ بە بڕوای من دوو بەشە ینی با بڵێن وەڵامی پرسیارەکەی جەنابە دوو بەشە. بەشێکیان خەباتە سیاسیەکە ئێستا لە ئاستی جیهانیە چییە؟ ئەوەی تریشیان خەباتە فکری و ئایدۆلۆجی و چینایەتەکەی چەپە. خەباتە سیاسەکە بە شێوی گشتی بە بڕای من چەپ ئەبێ ئەم خەباتە سیاسیانە لە ئاستی جیهانیە بکە. یەکەم ئەبێ بە ئاشکرا چەپ دژی تیجارەتی ئەسلحە و سەنعەتی ئەسلحە و ئەم هەموو کوشتارەی کە لە دنیاە دەکرێت و غەربیش سەرچاوەکەیەتی بە ئەوروپا و بە ئەمریکا دیارە چینی شاتۆتە پاڵ رووسیا شاتۆتە پاڵ هەموو بەشێکی زۆر بەڵام سەرچاوە ئەساسەکەی تیجارەتی ئەسلحە و سەنعەتی ئەسلحە معلومە غەربە چەپ ئەبێ ڕخنەی تون لەمە بگرێ. دوو ئەوەی کە پێی ئەڵێن ئەتۆم یان سەنعەتی ئەتۆم یا چەکی ئەتۆمی بۆتە هیۆلایەک بۆتە دڕندەیەک هەڕەشە لە هەموو دنیا دەکا مەسرفێکی زۆری تێدەچێت هیچ ئیسیفادەیەکیشی لێ نەکراوە لە غەیری ئیسیفادە خراپەکان نەبێ و لە غەیری دروستکردنی تەوتر نەبێ. بۆیە ئاستی دووەمی خەباتی چەپ لە دژی چەکی ئەتۆمە. ئاستی سێمی خەباتی چەپ لە دژی ئەوەیە خێرە ئەم هەموو سیستەمە دیکتاتۆریە هێشتا ماوەتەوە یعنی تۆ ئەبێ ڕخنەکەی لە غەرب و لە مەجلیسی ئەمن و لە نەتەوە یەکگرتوەکانەوە بێ تۆ بۆ ڕێگە دەدەی سیستەمی دیکتاتۆری ئەسڵەن هەبێ. ئەم پرسیارێکی جددیە یعنی تۆ ئەگەر یوئێنی ئەگەر مەجلیسی ئەمنی بۆچی ڕێگە دەدەی سیستەمی دیکتاتۆری هەبێ لە کاتێکە هەمومان نەزانین هەموو وڵاتانی غەربی مەبەستم ئەوروپایە هەموو ئەمریکا وڵاتانی ئەمریکی دەستیان لە ناو دەستی سیستەمە دیکتاتۆرەکانی وەکو سعودیە و وەکو تورکیا وەکو عێراق و وەکو ئێران و هەتا دوایی. بۆیە خەباتی چەپ لە ئاستی جیهانیە ئەمە ئاستی سێهەمێتی. ئاستی چوارەم ئەو خەباتەیە کە بەڕاستی بەشێک لە چەپ یان باڵێک لە چەپ لە ساڵانی 1970 کردیان کە سەوزەکان بوون کە ئەویش خەباتی ژینگەیە و خەباتی ژینگە پارێزیە. ئاستێکی تری خەبات ئەو خەباتەیە کە چ بەبێت لەسەر تاسەری دنیا لە دژی تێرۆر بیکە و لە دژی فاشیزمی ئاینی بکە. لێرە قسەیەکی زۆر جوانی مەکتەبی فرانکفۆرت و بە تایبەتی تیۆدۆرۆ ئادۆرنۆ لەگەڵ ماکس هۆرکایمەر هەیە کە ئەمانە بەشێکن لە تیۆرمەندەکانی با بڵێن مارکسیزمی ئینتیقادی. ئەوان نەڵێن جیهان لە باشترین حاڵەتە نەیتوانی ڕێگە لەسەر هەڵدانی فاشیزم بگرێ و لە خراپترین حاڵەتیشە خۆی دروستی کرد. تۆ تەمەشای فاشیزمی ئێستای ئیسلامی بکە. من بەردەوام لە نووسینەکانی خۆمە بەم ڕەوتە ئیسلامیانە وتووە فاشیزمی ئیسلامی هەر بە تێرۆریزم چکە تێرۆریزم بەشێکە لە فاشیزم یان تێرۆریزم لایەنە سەرکوتگەرە فەنیەکەی کوشتارە ئەگینان لە ڕاستی ئەوان فاشستن و دایانوێ هەموو مخالیفەکانی خۆیان بسڕنەوە. فاشیزمی ئیسلامی تۆ ئەگەر بە وردی قسەی لێ بکەین تەمەشاکەین هیچ کام لە وڵاتانی نەشەرق نەغەرب بێبەری نابن یا لە چاوپۆشیکردن لێی لە دروستبوونیە یان لە ئەوەی کە
نەیتوانی ڕێگەی لێبرێ یانە ئەگەری جازە ینی خەباتی سیاسی چەپ لە ئاستی جیهانیە ئەم مەهامانە هەیە هەر کەسێک بە ناوی چەپۆ دێتە مەیدان ئەبێ لە بیری بێ کە ئاستی خەباتی ئەنتەرناسیۆناڵی وە جیهانی بێگومان ئەمێ ئیزافەتەن بۆ خەباتی عەدالەتخوازی و خەباتی ئازادی خوازی و خەباتی یەکسانی خوازی کە ئەمە با بڵین ئەرکی بەردەوامی چەپە بە درێژایی تاریخ ئەگەر بتوانین باسی لایەنە تیۆری فکرەکانی چکەین مەجالمان هەبێ ویستم هەر پرسیار لەو بارەوە بکەم کە جەنابتان یەکێ لەو ڕەخنانەی کە دەیگرن پێت وایە کە بەشێکی زۆر لە بزوتنەوە چەپەکان بەقەدەوەی خەریکی شیکردنەوە و تەفسیرکردن و خوێندنەوەی دیاردەکانن کەمتر توانیویانە دەستکاری و کەمتر توانیویانەیان لە ئەستی پێویستانە بوونە بەوەی بتوانن گۆڕانکاری بکەن. دەکرێت ڕوونکردنەوەی زیاتر یان بنەمای پێدراوی ئەم تێگەیشتنە چییە؟ بە بڕوای من ئێمە ئەبێ ینی بە چاوێکی ڕەخنەگرانە تەمەشای ڕابردوی خۆمان بکەین وەکو چەپ و بزانین کێشەی گەورەی ئێمە یان سەرچاوەی دروستبوونی کێشەکانی ئێمە بە درێژایی تاریخ کەوای کردووە ئەڵتەرناتیڤەکەی ئێمە لە 100 ساڵی ڕابردووە فەشەل بکە ئەم قسەیە ئەبێ بە سەراحەت بکەین لە دوای شکستی شۆڕشی ئۆکتۆبەر ئەڵتەرناتیڤی ئێمە هیچ چەپ لە دنیای فەشەلی کرد بە بڕوای من ئەبێ سەرچاوەی ئەم فەشەلە و هۆکارەکانی ئەم فەشەلە بزانین من بۆ خۆم بە بڕوای خۆم سەرچاوەی فەشەلی ئێمە یان سەرەتای فەشەلی ئێمە کە نەمانتوانی ئەڵتەرناتیڤێکی باشتر و کاراتر و ممکنتر لە ئەڵتەرناتیڤی دەوڵەتی مۆدێرن یان ئەوەی کە پێوترێت دیموکراسی لیبرالی یا دیموکراسی نوێنەرایەتی دەربینکەین ئەوە بوو کە ئێمە بەدیلێکی تر یان فراوانیەکی تر سنوورێکی فراوانتر و ئینسانی تر و عاقلانەترمان لە دیموکراسی بە حەزێک کەس پێڵێن بۆرژوازی کە معلومە بۆرژوازیە دیموکراسی نوێنەرایەتی نەکرد بە بڕوای من ئەبێ ئەڵتەرناتیڤی ئێمە نە ئەو شتە بێت کە ناومان نا دیکتاتۆری پرۆلیتاریا ڕاستی ئەو ئێمە هیچ پیسمان بە وشەی دیکتاتۆری نییە و نە ئەو شتە بێت کە ناومان نا حکوومەتی کرێکاری دیقەت باڵم چی حکوومەتی کرێکاری ئەبێ ئەڵتەرناتیڤی ئێمە لە دنیای ئەم جارە جۆرێکی تر بێ لە دیموکراسی من بەش بە حاڵی خۆم ناوم ناوە دیموکراسی سۆسیالیستی یعنی دیموکراتی کۆمەڵایەتی کە فراوانترە لە دیموکراسی نوێنەرایەتی و فراوانتریشە لە حکوومەتی کرێکاری یان لە حکوومەتی شورایی باش دکتۆرەوەی ئێستا دەبینین ئەوەی ئێمە دەست و پەنجە لەگەڵ چەمکی دیموکراسیەت نەرم دەکەین یان ئەوەی کە لە ئاستی با بڵێن فکری سەرمایه‌داری نیولیبرالی بە هەرێمی کوردستانیشەوە تەرویجی بۆ دەکرێت دیموکراسیەت کورت کراوەتەوە لە زۆرینە و کەمینە دوجار دیموکراتیەت لە چوارچێوەی دیموکراسەتێکی سیاسی کە نخبەیەکی دەوڵەمەندی مشەخۆری دروست کردووە و ئەم زۆرینەش دەبینین کە لە چه حاڵێکدایە بۆچی تا بێستا ئێمە ینی دەستگیر بووینە بە دیموکراسی قەتیس کراوە لە چوارچێوەی دیموکراسەتێکی سیاسی لەوێشەوە کوت کراوەتەوە بۆ زۆرینە و کەمینە ئەم بوارە پێویستی بە هەڵسەنگاندن و خوێندنەوەی وردانەتر نییە لە چوارچێوەی میتۆدێکی ڕوونی مارکسیانە ئەزانی چۆن لە زمانی ئەلەکسی دێتۆکفۆیل کە کتێبی دیموکراسی لە ئەمریکای نووسی یەکێ لەو قسانی کە لەسەر دیموکراسیە کرێ دیموکراسی بە تەنها دروستکردن یان گۆڕینی تەکنیکێکی قودرەت نییە بۆ تەکنیکێکی قودرەتی تر واتە تەکنیکی قودرەت لە پێش دیموکراسیە ئەمما دەسەڵاتی بنەماڵە بووە ئەمما دەسەڵاتی ئاینە وەنە دیموکراسی کەیت ئەم تەکنیکە ئەگۆڕێ ئەم تەکنۆلۆژیایە یان با بڵێن ئەم فەنیەتە ئەم ئالیەتە ئەگۆڕێ بۆ هەڵبژاردن بەشێکی زۆری بیرمەندان بە دیموکراسی هەڵبژاردن بە دیموکراسی ئازادی سیاسی و بە دیموکراسی ئازادی میدیایی و بە دیموکراسی بازاڕی ئازاد دەڵێن لانی کەمی دیموکراسی منیمەم دیموکراسی لانی کەمی دیموکراسی واتە دیموکراسیەکە کە ئەم شتانی تایە هەڵبژاردنی تایە ئازادی سیاسی تایە ئازادی میدیایی تایە ئازادی بازاڕیشی تایە بازاڕی ئازادیش تایە ئەمە لانی کەمی دیموکراسی بەڵام دیموکراسی ڕوویەکی تری هەیە لایەنێکی تری هەیە
لانێکی زۆری هەیە کە ئەمەیە مافە ئازادیە عەدالەتە بەشداریە یعنی بەشداری خەڵک لە بڕیاردانە نەک لە هەڵبژاردنە فقط سیرک یعنی دیموکراسی لە سەرەتاوە بە بەتایبەتی ئیبرازبوونی تەنیا ئەو ڕووە سیاسی دیموکراسی و لە چوارچێوەی زۆرینە و کەمینە پەیوەندی بە غیابی خوێندنەوەیەکی تەندروستی چەپەکان خۆی دوولایەن لایەنێکیان ئەوەیە کە سەرمایەداری وەکو هێزە بەهێزە و زاڵە ئابوووریەکە و فەرهەنگەکەش فەرهەنگی ئەوە وەنە ئاینەکە شەری ئەوە یعنی تەواوی فەرهەنگی سیاسی مەوجود کە فەرهەنگی قازانجپەرستیە کە فەرهەنگی هەژمونگەراییە کە فەرهەنگی سوڵتەپەرستیە ئەمە فەرهەنگی بۆرژوازیە فەرهەنگی سەرمایەداریە ئەگەر ئیجازە بێت لە بەرامبەرە فەرهەنگێکی تر هەیە کە یەکێ لە بیرمەندە گەورەکانی ناو مارکسیزم کە گرامشیە باسیەکە ئەخلاقێکی تر هەیە پەروەردەیەکی تر هەیە ڕوانگەیەکی تری گشتی یا بیرروڕایەکی تری گشتی کە دیموکراسی تەنها ئەو لایەنەکەمە دیموکراسیە نییە کە سەرمایەداری و دەسەڵات خوازان و دەوڵەمەندەکان ئەیانەوێ لەویا قەتیسیکەن یا لەویا زیندانیکەن دیموکراسی لایەنێکی تریشەیە کە ئازادیە کە عەدالەتە کە بەشداریە و استقلالیەتە یعنی تۆ تەماشاکە یەکێک لە حکمەتەکانی ئازادی و لیبرالیزمیش استقلالی بەشەرە استقلالی فەردە بۆیە بە بڕوای من کێشەی گەورەی چەپ لەم ڕوانگەیە ئێمە نەهاتین ئەم لایەنە دڵخوازەی دیموکراسی تۆ دقت بایکە لەو کەسانی کە لەم مەجالیان قسەی زۆر تیۆری گەوراکە یۆرگن هابرماسە لە نەقدی وتاری مۆدێرنەیە نەقدی وتاری مۆدێرنە هابرمازەوە قسەکە ئەڵێ ئەو دیموکراسی کە هەیە دیموکراسی دیفاکتۆیە دیموکراسیەکی زاڵمانەیە دیموکراسیەکی دەوڵەمەنانەیە دیموکراسیەکی هەژمونخوازیە دەبێت دیموکراسی فراوانترکەین بەرەو مافەکانی خەڵک بەرەو ئازادی بەرەو عەدالەت بەرەو بەشداری بەرەو سربەخۆیی کە ئەمە ناوی ناوە وتاری ئاماژداری دیموکراسی هەر بەخۆی تەرحەکەشی ئەوەیە ئێمە کێشەی گەورەی ئێمە بە درێژایی تاریخ و بە تایبەتی بزوتنەوە سیاسەکانی چەپ بە باڵە سۆسیال دیموکراتیەکەشی بە باڵە کۆمونیستەکەشی بەوەش کە لە دوای لە کۆتایی شەستەکانی سەدەی پێشوا سەری هەڵدەکە بە ناوی چەپینەوە لەم مەیدانەیە کارمان نەکرد هاتین لە چ مەیدانێکە کارمان کرد ڕێک هاتین چوینە مەیدانەکەی دیموکراسی بۆرژوازی مەوجودی زاڵ و هەمان کاریگەری هەمان ئیشمان بۆی نەهاتین ئێمە ئەڵتەرناتیڤی خۆمان تەڕحکەین چکە لە بیرە نەچێ وەکو لە سەرەتای قسەکانە باسمان کرد ئەڵتەرناتیڤی ئێمەی چەپ یا ئێمەی مارکسیز بە شێوەیەکی گشتی ئەڵتەرناتیڤی حکومەتی کرێکاریە تا ئێستا لە زەهنی هەموو دنیا پرسیارەکە ئەوەیە لە زەهنی هەموو دنیا ئەڵتەرناتیڤی ئێمە حکومەتی کرێکاری نییە باشە ئێمە ئەم بەم ئەڵتەرناتیڤە نەمانتوانی گۆڕانی دروستکەین گۆڕانکاری دروستکەین بۆیە ئەبێ ئەو گۆڕانەی کە ئێمە دروستیەکەین ئەڵتەرناتیڤێکی تر بێنینە مەیدان کە ئەویش ئەوەیە من بۆ خۆم ناوە دیموکراتی سۆسیالیستی دیموکراتی ئیجتیماعی کە ناوەڕۆکەکەی ئەمەیە یعنی با بڵێن بەدیهێنانی لانی زۆری دیموکراسیە بڕوا بکە زۆربەی بیرمەندەکانی بە تایبەتی ئەمریکا و بەڕیتانیا چکە لە بیرمان نەچێت لە دوای جەنگی جیهانی دووەمەوە مەکتەبێک هەیە کە پێڵێن مەکتەبی بەڕیتانی ئەمریکی یا مەکتەبی ڕخنە لە دیموکراسی مەوجود مەشهورن ئەمانە زۆریش مەشهورن و یعنی با بڵێن بەشێک لە بیر و باوەڕەکانی نێتە ناو چەپەوە ڕۆبەرداڵە سیمۆر مارتین لیپستا ماکفرسۆنە جۆن ڕاوڵزە ئەمانە هەمویان ئەمانە کێن ئەوانن کە ڕخنە لە دیموکراسی مەوجودی ئەمریکی و ئەوروپی ئەگرن کە ئەویش ئەوەیە ئەم دیموکراسیە دیموکراسیەکی دیفاکتۆیە واتە دیموکراسی هێزە زاڵمەکانە دیموکراسی هێزە دەوڵەمەنەکانە دیموکراسیەکی سۆڵتەویە ئەبێ بگۆڕێ بە دیموکراسیەکی ئیجتیماعی بۆیە هەموو ئەوانە ڕخنە لەو مەزەلان ناگرن بڕوا بکە ینی دوو بیرمەندی گەورەی لیبرالی هەیە لە ئەمریکان هەردووکیانیان ناوی مایکل والزەرە یەکیان ناوی جۆن ڕاوڵزە بیر و باوەڕی زۆر جوانیان لەسەر عەدالەت طرح کردووە و بزوتنەوەی چەپ بەو بیر و باوەڕانە ئەتوانێت جۆرێکی ممکنتر دقت بە و جۆرێکی سیاسیتر یان جۆرێک کە زیاتر دێتە دی لە عەدالەت بێتە دی یەکێک لەو ڕخنانەی کە لە دەسەڵاتی جیهانی ئەگیرێ و چەپی تازە ئەیگرێ و بە تەحدید ڕالف میلیباند لە کتێبی الاشتراکیە لعصر شەکاک
لە ساڵی 94 ئەو کتێبی نووسیوە ڕالف میلیباند بخۆی لە 95 مردووە آخر کتێبێتی لەوێ باسیەکە ئەڵێ ئەم پرسیارە با تەڕحکەین ئەڵێ پێش ساڵی 1948 کێ بە بیریا دەهات UN نەتەوە یەکگرتوەکان یا مەجلیسی ئەمن بەیاننامەی جاڕی گردردونی مافەکانی مرۆڤ ئیجباری بکات لەسەر دەوڵەتانی دیموکراسی پرسیارەکە ئەوەیە ئایا ڕۆژێ لە ڕۆژان نایەت کە نەتەوە یەکگرتوەکان یان ئەنجومەنی ئاسایش یان ئەوەی کە پێوترێ نەتەوە یەکگرتوەکان شتێکی تر بڵێ مادەم تۆ وڵاتیت مادەم تۆ چوارچێوەیەکی سیاسیت هەیە ئەبێ لەویا عەدالەتی ئیجتیماعی جێبەجێ بێ لێرە دکتۆر دەگەڕێنەوە سەر ئەم دوو ڕێککەوتنامەی کە لە ساڵی 60ەکان لەسەر مافە مەدەنی و سیاسیەکان بەلایەک وەروە لەسەر مافە ئابووری کۆمەڵایەتیەکان هەیە و بە تایبەتی ڕێککەوتنامەی دووەم کە لە ساڵی 1966 بوو هەڵە نەبووم کە پێیوەستە بە مافە ئابووری کۆمەڵایەتیەکان لە ژێر کاریگەری بزوتنەوە چەپ و کۆمەڵایەتیەکان هەبوو پرسیارەوەی ئێستا هەموو ئەو تەقریرانەی UPR هەموو ئەو تەقریرانەی نەتەوە یەکگرتوەکان و تەوسیاتانی بۆ وڵاتان دێتەوە هەموو ئەو ڕێکخراوانەی کە بە ناوی ڕێکخراوی نێودەوڵەتی ئیشەکەن بەقەت ئەوەی ئەو ئینتیهاکانی پەیوەندی بە مافە سیاسی و ئابووریەکانە کۆمەڵگای نێودەوڵەتی و ئەنجومەنی ئاسایش دەجوولێنێ کەمترین ئەو ئینتیهاکانی کە پەیوەندی بە مافە ئابووری و کۆمەڵایەتیەکانە نە لە ڕای گشتی لە کۆمەلگا دروستەکە نە ئەنجومەنی ئاسایش و نە کۆمەلگای نێودەوڵەتیش ناهێنێتە سەرخەت ئەم خاڵە تا چەند پەیوەندی بەوەیە کە خەریکە یعنی پەیوەندی بە هەژبوونی سیاسەتی سەرمایه‌داری نیولیبرالیزمەوەیە کە تەنیا تەرویج بۆ ئەو مافانە دەکا کە لە زەهنەتی ئەو جێگای بۆ کراوەتەوە خۆی بە بڕای من ینی هۆکاری ئەوەی کەوایە دووشتە یەکەمیان ئەو قسەی جەنابتە لیبرالیزمی نوێ بانکەکانیان کۆمپانیاکانیان سەرمایه‌دارەکانیان ئەگەر ڕێگەی من بێ لێرە نەزەرەکەی مارکس لە پەیوەندی نێوان سەرمایه‌داری و سیاست و حکومت باسکەم فەنیەتی ئەم پەیوەندیە چییە کە ئەوەی لە زۆرێک لە وڵاتانی دنیا پێوترێ گەندەڵی سەرمایه‌دارەکان لەگەڵ سیاست مەدارەکانە لەگەڵ پیاوانی دەسەڵاتە یان ئەوەتە پیاوانی دەسەڵات بۆ خۆیان ڕاستەوخۆ سەرمایه‌دارن کە لە ئەمریکا بە ئاشکراوە وەنا لە وڵاتی ئێمە بە ئاشکراوە دەسەڵاتدارەکان سیاسیەکان بۆ خۆیان ڕاستەوخۆ سەرمایه‌دارن یان ئەوەتە شەریکن لەگەڵ یانە وەنا یان ئەوەتە نظامی موجود یعنی نظامی سیاسی موجود سیستەمی سیاسی موجود نظامی قازانجپەرستی و چەوسانەوەی اقتصادی سەرمایه‌داری ئەپارێزێ ئەمە هەرسێ نەزەرەکەی مارکسە و ئێستا زۆرێک لە ئەوەیە دەڵێت دەوڵەت ئەداتێکە بەدەست چینی سەرمایه‌دارە بەڵێ ئەداتێکی تەنفیزیە ڕێکەڵێ ئەداتێکی تەنفیزیە بەدەست چینی سەرمایه‌دارە تا ئیستەوایە لە سەردەمێکە کە بزوتنەوەی سۆسیال دیموکرات لە ئەوروپا بەهێز بوو و حیزبی دیموکرات لە ئەمریکا بەهێز بوو و بزوتنەوەی کرێکاری بەهێز بوو و لەو لاشەوە ئۆردوگای سۆڤێت و وڵاتانی دەوروبەری بەهێز بوون تا ڕادەیەکی زۆر بزوتنەوەی چەپ و بزوتنەوەی کرێکاری یان ئەوەی کە بە شێوەیەکی گشتی کە پێوترا چەپ بەهێز بوون بۆیە دەوڵەتی ڕەفا لە ئەوروپا جێبەجێ کرا و دەوڵەتی ڕەفا بەشێک لە مافەکانی خەڵک یا هەندێک لە مافەکانی خەڵکی هێنادی کە دیارە زۆر باشە و منەظری دەوڵەتی ڕەفا هەر بەشێکە لە ناو سۆسیال دیموکراتەکان لە ناو حیزبی عومالەکە جۆن مینارکینزە کە ئەمە ئەوەی هێنایەتی ئەگەر یارمەتی پرسیارەکە بە تاواجامەوە دوو هەم سەبەبکە ئەمە وایە یعنی هەلوو مەرجەکە وایە کە مافە ئابووری و کۆمەڵایەتیەکان گرنگی پێ نادرێ زیاتر مەسەلە سیاسیەکانە یەکەمیانەوەی کە سەرمایه‌داری بە معنە نیولیبرالیزمەکەی لە دنیای حاکمە دیموکراسی کردکراتەوە بە دیموکراسیەتی سیاسی دیموکراسیەتی سیاسی بەڵێ دووهەم ئەوەیە کە بزوتنەوەی چەپ لەم 20 ساڵی ئەخیرە لەم یعنی لە دوای 89 بە تایبەتی لە دوای ساڵی 89 کە ئەوروپای شەرقی ئەکەوێ و لە دوای ساڵی نەوەیە کە سۆڤێت دەکەوێ و بەشێک لەو هەژمونە جیهانی لە دەستدا یان هەموو هەژمونە جیهانێکی لە دەستدا و بەشێک لە ئەڵتەرناتیڤە سیاسەکەشی ئەکەوێتە ژێر گومان و پرسیارە بە تەبیعەتی حاڵوایە بۆیە تەماشاکەی بزوتنەوەی چەپ و بزوتنەوەی کرێکاریش نەیانتوانیەوە لەو مەیدانە گرنگی بدەن ئەجینا بۆچی بیرمەندانی باڵی ڕاستی ئەمریکا بە ساموئێل هانتینگتن و فرانسیس فۆکۆیاما و هەمویان ئەڵێن نەمانی چەپ
خەریکە بەرەو نەمانی دیموکراسیە چێ ئەوان بە ئەستراڵن نیولیبرالیزم بۆتە فاشیزم بە ئاشکرا خۆیانەڵن نیولیبرالیزم بۆتە فاشیزم. دکتۆر کاتێکی کەمەوە کاتە دەمەوێت تایبەتی بکەم بە هەرێمی کوردستان و باردۆخی ئێمە تێدا دەژین. هەرێمی کوردستان ئێستا لە بەردەم قەیرانێکی قوڵی سیاسی و ئەوان تەنیا دەڵێن قەیرانی دارایی کە لە ڕاستیە قەیرانی ئابووری یان سیستەمی ئەگەر سیستەم لە ناو دووکەوانە هەمان بێ سیستەمی ئابووری و دارایی و لە شەڕێکی قورسیش داین. چەندین کۆبنەوەی ئەم لایەنانەکرا بۆ چاکردنی ئەم دۆخە. ئێستا بەرنامەی جیان ئیتلافی حکومڕان لە مابینی هێزە بۆرژوا و سەرمایهدار و ئیسلامیەکان پێکات ئێستا بینیمان کابینی هەشتم چن و مزەزێکی لێ دەرچوو. هەوڵی زۆریاندا ویستیان چای بکەن خراپتر بوو ئەوەی ئێستا دەبینین کە لە بەردەستایە. کۆمەلگا پێ دوایە ئومێدیی ماوە بەوانەی کە تێکیاندا بتوانن چای بکەن ئەمان ئەم توانای هەیان بوو لەوە زیاتر بڕدەکە. بەشێک لە ڕخنەی چەپی تازە لە ئەوروپا بە تایبەتی لە یۆنان و لە ئیسپانیا و لە ئیتالیا و لە فەڕەنسا ئەڵێن ئەم قەیرانی ئابووریە بەوە چارەسەر ناکرێت کە دروستی کردووە. کێ دروستی کردو؟ ئێتلافی حکومڕان وەنا یا سۆسیال دیموکراتەکان یا بەناو دیموکراتەکان وەنا ئەوان خۆیان دروستیان کردووە و ئەوان و بانکەکانیان سەر قەیرانی ئابووری ئەوروپا ئەوانەی کە دروستیان کردووە یەکێتی ئەوروپایە بانقی دراوی نێودەوڵەتیە بانقی مۆحەدی ئەوروپیە وایە باشە ئەمانە لە ئەوروپا بەدەستکێون بەدەستی ئەتلافی حاکمەوەن خۆ بەڕاستی یانی ئەتلافی حاکم لەگەڵیان سات و سەودا هەیە بۆیە ئەمانە خۆیان دروستکردی قەیران. لە کوردستانیش ڕێک وایە یعنی ئەو لایەنەی کە دروستکەری قەیرانە هەم لە باری سیاسیەوە و هەم لە باری ئابووریەوە قابل نییە خۆی چارەسەریکە. سیرکە ڕوانگە فکریەکە یان ڕوانگە میتۆدیەکە بۆ قەیران چییە؟ ئەوەی کە ئێمەمانان بڕوامان پێ تۆ هیچ وڵاتێک نییە تووشی کێشەی ئابووری یا سیاسی نەبێ وانە هیچ شخصێکیش نییە هیچ ئۆرگەنایزیشنێک چوارچێوەیەک نییە کە تووشی کێشەی ئابووری و سیاسی نەبێت. ئەمە پێوترێ قەیرانی ئابووری و سیاسی. ئەگەر ئەم قەیرانە لە ماوەیەکی کورتا چارەسەر نەکرێ دیارە ئەو لایەنە تووشی قەیرانی دووەمە بێ کە قەیرانی عەقلانیەتە. عەقلی بۆ ئەوە نابێ ئەمە چارەسەر کێسا پێش دەڵم بۆچی عەقلی بۆ ئەمە نابێت چارەسەریکە بۆیە تووشی قۆناغی دووەمی قەیرانە بێ کە پێێنە قەیرانی عەقلانیەت. بەردەوامبوونی قەیرانی سیاسی و ئابووری لەگەڵ قەیرانی عەقلانیەتە قەیرانی سێمێنێتەکایەوە کە قەیرانی شەرعیەتە ڕەواییە. ئێستا کاکە لەبەر چاوی هەموو خەڵکی کوردستانە دەسەڵاتی مەوجود ئەحزابی مەوجود نەکرد دەسەڵاتی مەوجود ئەحزابی مەوجود شەرعیەتیان نەماوە لە ڕوانگەی خەڵکە بۆیە چۆتە قۆناغی سێمی قەیرانەوە کە قەیرانی شەرعیەتە قەیرانی ڕەواییە. ئەم سێ قەیرانە کە بەردەوامە بێ یان یەکەگرێتەوە قەیرانی سیاسی اقتصادی لەگەڵ قەیرانی عەقلانیەت لەگەڵ قەیرانی ڕەواییە قەیرانی چوارەم دروستکە کە پێوترێ قەیرانی متمانە. ئێستا تۆ دیقەت بە هیچ کام لە باڵە سیاسیەکان متمانیان بە یەک نەماوە لە ناو حیزبێکی مەوجودیشە تاکە حیزبێکیشە متمانیان بە یەک نەماوە معارەزە متمانی بە دەسەڵات نەماوە دەسەڵات خەڵکیش متمانی بە کەسێنە بۆیە ئەمە بەمان چارەسەر ناکرێت. دکتۆر دوو بە بەردەوام لە کوردستان ڕوبەڕووی دوو قوتوب دەبینەوە دوو ناوەند یعنی کە پێشتر ئەوەی ناوەندێک لە خۆی ناوە قوتبێک پێی دەوترا قوتبی ئۆپۆزیسیۆن ئەوەی تریش پێیان دەوترا دەسەڵات. ئەوە هەمیشە ئەم گوتارە کاتێک کامێن هاتن و ناو دەسەڵاتیش ئەمە یعنی هەم جارشکە دروست بوونەوە. ڕێگای سێم بۆچی لە کوردستانە نەیتوانیوە هێزە چەپەکان تەرحی سێم پێشکەش بکەن ڕۆڵی سێم دیگایەکی سێم لە چوارچێوەی پرۆژەیەکە بخەنە ڕوو. ئێمە ئیسا لە کوردستانە سێ هێزی چەپمان هەیە یانەوەی کە ناویان هەیە وەنا سێ هێزمان هەیە کە ناویان چەپە یانی ناویان هەیە و حیزبن حزبی شوعیە حزبی زەحمەت کێشانە حزبی کۆمونیستە وەنا بە بڕوای من ئەم سێ حیزبە بەم سیاسەتەوە من مەبەستم ئەشخاص نییە بەم سیاسەتەی کە هەیەە بەشێک نین لە چارەسەر بەشێکن لە کێشە بەشێکن لە کێشە بۆ یان ئەوەتە بەشێکن لە ئێتلافی حاکم وەکو لە ڕابردووە بینیمان وایە یان ئەوەتە نازانن ئەڵتەرناتیڤی لەمە دوای چەپ ئەبێت چی بێ
چەپ پەرتەوازە خەڵک پێویستی بە خەباتی اقتصادی و کۆمەڵایەتی هەیە کە چەپ لە هەموو کەس باشتر دەتوانی بکە خراپترین چەپ لە باشترین سەرمایەداری ئەتوانێ خەباتی اقتصادی و کۆمەڵایەتی بکە یان بەڕاستی جوایە خراپترین چەپ خۆ لە دنیای سەر سۆسیال دیموکراتەکان بەڵام هەر سۆسیال دیموکراتەکان لە لیبرالەکان و لە دیموکراتە مەسیحەکان باشترن بۆیە ینی کێشەکە ئەوەی ئێمە لە بەتایبەتی لە دوای 92ەکەوە کە قوارەیەکمان هەیە وڵاتێکمان هەیە ناوی هەرێمی کوردستانە نەمانتوانیوە بە ئاراستەی یەکگرتنەوەی پرۆژەی چەپ بە ئاراستنی یەکگرتنەوە بکەین بۆچی نەمانتوانێت چکە بۆ خۆمان نەمانویستوە دکتۆر نەویستراوە پەیوەندی بە خوێندنەوەیەکی هەڵەی ئەم بارودۆخەی هەرێمی کوردستان لە چوارجێوی میتۆدی مارکسیەوە هەیە ئەزانی چۆن خەتای میتۆدی مارکسی نییە بە بڕوایم خوێندنەوەی ئێمە ئەم چەپەی کە لە سیرکە ئەم چەپەی کە لە کوردستانە تا ئێستا بە چەپی ڕسمیە ناسرێ یار من مەبەستم من و تۆ فلان و فیسار نییە کە ئێمەش چەپین و لەناو حیزبانانین چەپی تاکوتەراین و پەرتەوازین مەبەستم ئەوە نییە مەبەستمەوەی کە چەپی ڕسمیە هێشتا لە ڕوانگە لینینیەکە یا ستالینیەکە نەجاتی نەبووە کە ئەویژەوەیە هەر کەسێ بەسیترین خلافی لەگەڵ ئێمە بێ چەپ نییە وایە یانی تۆ تەماشا هەموو چەپ بکە ئێمە بە یەک ناڵین چەپ یعنی کۆمەنیست بە شوعی ناڵێت چەپ شوعی بە زەحمەتکێشان ناڵێت چەپ زەحمەتکێشانیش بە هەردووکیان ناڵێت چەپ بۆ لەبەری ئێمە پێمان وایە چەپ ئەبێ هەمومان وەکو یەک قسە بکەین ئێمە لە کاتێکا جۆرێک نییە لە دۆگمایی فکری لە ڕاستی هەم دۆگمای فکری هەم فاشیزمی فکریشە ها چکازانی بۆچی هەرچی وەکو من قسەنەکە خەتاباری بکەم تاوانباری بکەم ئێخۆ ئیسلامەکانی شەرواکەن ئێوە نێواکەن ینی ئەمە جۆرێکە لە فاشیزمی فکری ینی من ناڵم فاشیزمی سیاسی بەڵام فاشیزمی فکریە ینی هەرچی وەکو ئێمە قسەنەکە بە چەپی دانەنین بۆیندان من بە بڕوای من ئێستا لە کوردستانە ئەم شتانەمان پێویستە بۆی چەپ بتوانێ خۆی سازداتەوە خۆی ئاوادان بکاتەوە جارێکی تر وەیەک بگرێت یەکەم ئەوەی کە هەر کەسێ چەپە لە کوردستان پێکەوە ئەتوانین کاری هاوبەشکی دووهەم شێوازە جیاوازەکانی چەپ با لە ناو خۆمانە پلۆڕالیزم قبول بکەین تۆ ڕوانگەیەکت بۆ چەپێ مەسەر لە ناو چەپە ڕوانگەی اقتصادی هەیە کار خەباتی اقتصادیەکە لە ناو چەپە ڕوانگەی فکری هەیە کە خەباتی فکریەکە و زۆرێک مەدارسی فکری باشیش لە ناو چەپە هەیە کە خەباتی فکریان کردووە لە ناو چەپە ڕوانگەیەکێک خەباتی سیاسیەکە ئەوە بە تایبەتی باڵیەوەی کە با بڵێن بەجێماوە لە کۆمەنیزمی ڕووسی زۆرتر سیاسین خۆ دەزانی ینی زۆرتر سیاسین باڵێک هەیە مەسەلە وەکو کۆمەنیستی کرێکاری زیاتر خەباتی ئایدۆلۆژیەکە بە بڕوای من هیچ کام لەمانە ڕێگر نابێت لەوەی کە بە ئێمە بە یەک بڵین چەپ وەکاری هاوبەش باش دکتۆر لە ئێستادا زۆر جار چەپەکان بڵێن دابش بوونە یان دوو دیدگایان جیاوازێ لەبارەی ئەرچی چینایەتی چەپ و ئەرچی نیشتیمانی چەپ و هەندێک جار بەشێک لە چەپەکان بە جۆرێ لە جۆرەکان یعنی لە خیتابیان یعنی زۆر خیتاپی چەپ هەندێک جار زۆر بە ئاسانی ناتوانانی هێڵێک بچێشی بە تایبەتی لە مەسلەی نیشتیمانیەکە لەگەڵ خیتابی لەگەڵ پارتە لایەنە سیاسەکانی تر ئەم دوو ڕۆڵە چەپ یعنی چۆن مامەڵی لەگەڵ بڕای من ئەڵتەرناتیڤەکەی کە ئەوەیە من و تۆ لەم بەرنامەیە باسمان کرد و من لە نووسینەکانی تریشا بەردەوام باسم کردو ئێمە ئەبێ ئەڵتەرناتیڤی دیموکراتی سۆسیالیستی تەڕحکەین واتە سیاسەتی موجود دیموکراسی موجود هەلومەرجی سیاسی موجود سۆسیالیستی بکەین کۆمەڵایەتی تری بکەین سیرکە خەباتی نیشتیمانی بۆ ئێمەی چەپ وشەیەکی وازەح و ڕۆشن نییە چکە بە درێژایی تاریخ چەپ ئەنتەرناسیۆناڵە لە بیرمان نەچێت بەڕاستی ڕاستە ئێمە خەباتی نەتەوایەتیەکەین و لە ناو چەپە دوو مەکتەبی نەتەوایەتی بەهێز هەیە بۆ نەمانی زوڵم لەسەر نەتەوەکان ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆی من لە کتێبەکانی خۆمە بەردەوام باسی ئەوانم کردووە بگەڕێنەوە بۆی دوو مەکتەبی فکری گرنگن یەکیان قسەکەی مارکسە کە هەر نەتەوەیەکی تر بچەوسێنێتەوە زنجیرەکانی چەوسانەی خۆی بەهێزەکە ئەوەی تریان مەکتەبی سۆسیالیزمی نەمساییە کە چارەسەری کێشەی نەتەوایەتی چارەسەری بەشێکە لە ئینسانیەت دیقەتی بە ئەڵێکی چارەسەری بەشێکە لە ئینسانیەت ئامانجی ئێمە بۆ نەمانی زۆڵمی نەتەوەیی دەسەڵاتی قەومی نییە هەر بە درێژایی تاریخی جوابووین بۆیە چاکتر وایە ئێمە یعنی بزانین ئەڵێن چی
ئێمە ئەتوانین لە یەک کاتە خەباتی نیشتیمانیشکین خەباتی تەبقیشکین خەباتی فکریشکین خەباتی هەندێک ڕخنەیە دەوترێت چەپەکان بەقەت ئەوەی گرنگیانداوە بە خەباتی نیشتیمانی کەمتر خەباتیانداوە بە سەکە لەسەر ڕوانگەی هەڵی ئێمەیە زانی بۆچی ئەگەر ئیجازە پێمان وایە ئەگەر ئیجازە پێمان وایە خەباتی چینایەتی بەدیلی خەباتەکانی ترا ئەوەتی چە پێی واقساکە وایە پێمان وایە کرێکار پێشڕەوی هەموو ئەوانی ترە ئەرێ با بۆمان نەوتووە پێمان وایە حکوومەتی کرێکاری لە ئەوانی تر باشتە بۆیە ئەمە ڕوانگەیە فەرهەنگی سیاسی هەمومانوە ئێمە ئەبێ ئەم فەرهەنگە بگۆڕین و واز لە هەمی قسە بێنین کە لە تاریخە زەرەری لێداین ئێمە ئەبێ ئەڵتەرناتیڤێکی دیقەت تواگەر جازێ ئەم جملێ تاواکەم ئەڵتەرناتیڤێکی جیهانی بۆ سیستەمی سیاسی تەڕحکەین ئەمە زۆر زۆر گرنگە ئەڵتەرناتیڤێکی جیهانی تەڕکەین کە ئەویژەوە بە بڕوای من هەرەوە ئێمە ئەبێ جۆرێکی تر لە دیموکراسی تەڕحکەین کە دیموکراسی سۆسیالیستیە مەسەلەن لینین هات سڵتەی سۆڤیتاتی تەڕح کرد دەسەڵاتی شورایی تەڕح کرد ئێمە ئەبێ دەسەڵاتێکی فراوانتر لە حکوومەتی کرێکاریەکەی مارکسیش و لە حکوومەتی کرێکاریەکەی لینینیش و لە سڵتەی سۆڤێتەکەی شۆڕشی ئۆکتۆبەری شتەڕکەین من بە بڕوای من دیموکراسی سۆسیالیستیە دیموکراسی سۆسیالیستی جێگەی خەباتی نیشتیمانی تیابێتەوە جێگەی خەباتی ژینگەیی تیابێتەوە جێگەی خەباتی لاوانی تیابێتەوە جێگەی کۆمەڵایەتی تیابێتەوە و ئێمە ئەتوانین ڕابەرایەتی ئەو خەباتە دکتۆر کاتی بەرنامەکەم کەمەوە دوو پرسیارەیە دەمەوێت لە جەنابەت بکەم لە دوای نەوەتەکان بە تایبەتی ئەم قەیرانانەی ڕوبەڕووی ناوچەکە بۆ دوای ئەوە هەڵسانەوەی بزوتنەوەی چەپ لە بەشێک لە وڵاتانی ئەمریکای لاتین و لێۆناان و ئەم خەباتی لە باکوور و لە ڕۆژ ئاوای کوردستان ئەمانە هاتوۆتە پێش تا چەند خۆشحاڵمانەکە بەڵێ بە بڕوای من با لە ئەمریکای لاتینۆ دەست پێ بکەین ئەمریکای لاتین دوو نەریتی سیاسی تێکەڵاو کردووە کە بە قازانجی چەپ شکایەوە یەکەم نەریتی ئەوەی کە خەبات دژی ئیستعمار خەبات دژی ئیستعمار و ئەمە نەریتێکی ئەمریکای لاتینیە خەبات دژی داگیرکەر خەبات دژی سەرمایەدارانی بەکرێگیراوی ئیستعمار تا ئێستا ئەم فەرهەنگە سیاسیە ماوە ئەو قسەی گرامشی کاکی وا زۆر ڕاستە کە ئەبێ ئێمە فەرهەنگی سیاسی گشتی بگۆڕین چکە تۆ فەرهەنگی سیاسی گشتی نەگۆڕی ناتوانی وتاری سیاسی تازە دروستکەی تۆ تەماشای چەپی ئێمەکە ئەوەتی چەپ هەیە لە عێراقا لە کوردستانە یەک وتارمان کردووە کە ئەویژێ حکومەتی کرێکاری و حکومەتی کرێکاری ڕێوامان نەکردو هەر بە درێژای تاریخ ئەمە فەرهەنگێکی سیاسیە جیل بۆ جیل ڕۆشتووە فەرهەنگی سیاسی لە ئەمریکای لاتین فەرهەنگی دژی ئیستعمارە و دژی کۆمپانیاکانە و دژی بانکەکانە دژی ئەوەیە کە پێوترێ سەرمایەداری کۆمپرادۆر و بەکرێگیرە بەڵێ کاتم زۆرمەوە ویست بەشەکەی تەواو بکەی لەوانەی وڵاتانی تر لە وڵاتانی بابلێن جنوبی ئەوروپا بە تایبەتی دوو حیزبە زۆر بەهێزەکەی چەپ ئێستا هەم سریزا با بڵێن هاوپەیمانی چەپی ڕادیکال و هەم پۆدیمۆس یعنی ئێمە ئەتوانین ئەم دوانە تەرحی تازان هێن هاوتەکەیەوە تەرحەکانیشان ئەوەیە ئەبێت دیموکراتی سۆسیالیستی بکرێت ئەبێ هەموو کێشەکان کێشەی ئێمە بێ ئەبێ بە ئاشکرا لە دژی کۆمپانیاکان و لە دژی بانکەکان بە قازانجی خەڵک ئیش بکەین ئەبێ بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لەگەڵ بزوتنەوە سیاسیەکانە جیا نەکرێتەوە نەریتی سیاست لە ئەمریکای لاتین ئەو بوو هەم بزوتنەوە کۆمەڵایەتیەکان هەم نوخبەی سیاسی لە یەک جیا نەبوونەوە بە درێژایی تاریخی ئێمە و لەژێر تەئسیری نەریتی لینینیە نوخبەی سیاسی ڕابەری بێ ئەملاولای بزوتنەوە کۆمەڵایەتیەکانە وامان نەکردووە باشە بۆیە ئەبێ ئێمە بگۆڕین ئەویژەوەیە ئەوان توانیان هەم بزوتنەوەی کۆمەڵایەتی بەردەوام و هەم نوخبەی سیاسی منعەتیف لەگەڵ ئەو بزوتنەوە کۆمەڵاتە بێنە مەیدان بۆیە کاریگەری کۆمەڵایەتیشی زیاتر بێ ئەوەی پۆدیمۆسیکا ئەوەی سیریزایکا بەم شێوەیە کە هاتوونەتە مەیدان قسەیەکی ترەکەن ئەوەی باکوور یان ئەوەی ڕۆژ ئاوا بە بڕوای من ئەوەی ڕۆژ ئاوا هێشتا لە چارەسەرە قەومیەکانە قساکە ینی سێرکە خۆسەری دیموکراتی یا خۆبەڕێوەبردنی دیموکراتی ئەوەی ڕۆژ ئاوا تازە نییە ئەم تەرحە فکریە هی زمانی ئەنارشیستەکانە هی زمانی پرۆدۆنە
هی زمانی باکۆنینە پاشان گرامشی قسەی لەسەر کردووە پاشان ڕۆزا لوکسمبۆرگ قسەی لەسەر کردووە کاویژێ خۆ بەڕێوەبردننی خەڵک خۆ بەڕێوەبردننی شوێنی کاروژیان لاواز کۆمەلگایشی بەهێز ئەوەی لە ڕۆژ ئاوای کوردستانە خۆ بەڕێوەبردننی خەڵک نییە لە ژێرەوەی کۆمەلگا بۆ سەرەوە خۆ بەڕێوەبردنێکی نەتەوەیی قەومیە بۆیە ئەبێن بڵێن نقطە سەری دێر تۆ ناو خۆ بەڕێوەبردنی دیموکراتی ماڵە داوا بێ نموزەجێکی تەرجێناوە بەڵام ئەم خۆ بەڕێوەبردنی دیموکراتی تۆ کافی نییە چکە خۆ بەڕێوەبردننی شوێنی کار و ژیان نییە هەتا سەرەوە دیقەت بە دیموکراسی سۆسیالیستی دیموکراسیەکە لە خوارەوەی کۆمەلگا هەتا سەرەوە هەمووی خۆ بەڕێوەبردنە هەمووی ئەوەیە کە گرامشی پێڵێ ئەتەسیر ئەزاتی خەڵک خۆی بەڕێوەبەرێ خۆی حاکمی خۆی بێ معمەلەکە بەدەست خۆیەوە بێ دائیرەکە بەدەست خۆیەوە بێ کۆمەلگاکە بەدەست خۆیەوە بێ بەڵام ئێمە تەمەشاکەین ئەمەی لە باکوورە وای نەکردووە نمونەی دووهەمی ئەم چەپە تازەیە ئەگەر ناوی بنێن هەدەپ من بخۆم لەسەر هەدەپ نووسیوە هەدەپ هەموو شتێکی باشە یەک شتی خراپە کە چەپ نییە چەپ نییە مشکلەکە چەپ نییە یعنی سێرکە کوردیە ئازادی خوازە دژی دیکتاتۆرە دژی سڵتە ئیسلامیە باشە تەجەموعی گشتیە پلۆرالیزمی فکریە هەموو ئەوانە بەڵام بەقەدەری کافی چەپ نییە ئەمە خاڵێکی زۆر گرنگە یعنی هەموو ئەوانەی ترە هەدەپ و مۆدلێکی تازەشە لە حیزبایەتیە لەباری تەکنیکیەوە لەباری فەنیەوە هەموو ئەوانی ترە هەدەپ بەڵام ئەوەی کە پێی بڵێن چەپ هێشتا هەدەپ نەک یعنی لە مستەوای ئێستای دنیا چەپ نییە بە مقارنەتەن بە کۆمەڵەی ڕەشدەران و بە حیزبی شوعی و بە کۆمەڵەی ئێرانیش هێشتا چەپ نییە دیقەت باڵم چی بۆیە ڕخنەکە لە هەدەبەوەی بۆ چەپ نیت ینی بۆیە ئەگەر ئەمە نەبێ ئەبێتەوە بەشێک لە پۆپۆلیزم و ئەڕاتەوە ناو زۆر بە کورتی حزبی شوعی کوردستان لە ئێستا لە بەردەم کۆنگرەی تازەی خۆیدا لە ئێستا کار دەکا بۆ خۆ ئامادەکردن کۆنفرانسی ئەوەکانی تەواو بووە کار دەکە بە بەستنی کۆنگری تازە زۆر بە کورتی پێ مڵی پێشنیارێت بۆ حزبی شوعی کوردستان حزبێک کە خاوەن نزیکەی سەدەیەک لە خەبات و تێکۆشان چییە کە بتوانێت لە داهاتوو ڕۆڵی زیاتر بژێڕێ بە بڕوای من ئەو شتانێک کە ئیستا لەسەر چەپ قسەمان کرد و لە نووسینەکانی ترا باسمان کردووە لە یادی حزبی شوعیش خۆت جەناب لێ بووی کە باسمان کرد ئەو هینانە یعنی ئەو پێشنیارانە ئەکرێ حزبی شوعی بیکە بەڕاستی و گرنگیدان بە خەباتی فکری چکە حزبی شوعی لە باری فکریەوە حزبێکی فەقیرە حزبێکی زۆر فەقیرە بەڕاستی وەکو حزبی زەحمەت کێشان وایە وەکو کۆمونیستەکان وایە وەکو یەکێتی وایە مەسەلە تۆ تەماشاکە یەکێتی بەخۆیڵی سۆسیال دیموکراتی لە ناو هەموو یەکێتیە کتێبێکی فکری یا نەزەری لەسەر سۆسیال دیموکراسی نەنووسراوە من نووسیمە کە حزبی نیم و یەکێتیش نیم ینی بۆیە ئەمە ینی کێشەکە لەسەرەوەیە ئەم حیزبانە کێشەکان ئەوەیە ئەم خاڵە زۆر گرنگە ئەو شتێک کە ئێڵێن بەجددی بیکەن تۆ دەمەژاکە بەجددی بیکەن ئەگەر سۆسیال دیموکراتی بڕ بەجددی چەپی تو کۆمونیست بە کێشەکە لەسەر ئەوەیە ئەم حیزبانەی ئێمە ینی قسەیان خۆشە بەڵام مەیلیان کەمە بەڕاستی ینی مەیلیان بۆ بیر و باوەڕەکە بە دکتۆر ئەکرەم میهرداد نووسەر و ڕۆناکبیر گەلک سوپاس بۆ ئەماوەیە چێژ و سوودم لە گفتوگۆیەکە وەرگرت هیوادارم بە سوود بێ بۆ بینەران بینەران هاتینە کۆتەنان بە مەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ کە تێیدا لەگەڵ دکتۆر گفتوگۆیەکمان کرد لەبارەی ئەم قەیران و ئەم کێشانەی ڕوبەڕووی مرۆڤایەتی و هەموو لایەک بۆتەوە لەم هەڵومەرجە پرۆژەی چەپ ڕۆڵی چەپ لە بارودۆخی ئەمڕۆدا تاڵقەیەکی تری بەرنامەی ئەڤڕۆ پێتان دەگەینەوە کاتێک خۆش بۆ هەموو لایەک سپاس بۆ ستافی بەرنامە وەروە سپاس بۆ ناوەندی ڕۆشنبیری و هونەری ئەندێشا کە ڕێگەیان پێداین لە شوێنێکی وا خنجیلانە بەرنامەکە تۆمار بکەیت کاتێک خۆش بۆ هەموو لایەک